بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە کۆنجمەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری مامۆستانی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکە بۆ ساڵی نوێمە هەڵسان بەکردنەوەی خولی ئایندە بۆ پێگەاندنی منداڵان کە خولەکە ناوڕۆکەکەی پێک دێت لە فێرکردنی قورئانی پیرۆز لەگەڵ وانەکانی ئادابی ئیسلامی بیر و باوەڕی ئیسلامی نوێژ و بنەماکانی ئیمان و ئیسلام وانە لەگەڵ هەندێک بابەت و ئادابی دیکەی گشتی کە فێریان دەکەین ڕۆژانە دوو مامۆستا خولەکان ئەڵێنەوە ڕۆژانی شەممە تا ڕۆژانی چوارشەممە بەردەوامە نزیکەی 45 تەڵەبەمان وەرگرتو ئەو ساڵ لە پۆلی سێمی بنەڕەتی تا نوێمی بنەڕەتی ساڵانە خولەکە بەردەوامە لە کۆتای خولەکەش یەکەم و دووەمی و سێمی خولەکە خەڵاتەکەین و بڕوانامەش بەسەر قوتابیانی خولەکە بەشەکەین و دەستخۆشیشمان هەیە لە ئەو دایک و باوکە بەڕێزانی کە دڵسۆزی منداڵەکانیانن منداڵەکانیان لە باتی لە کوچە کۆڵانەکان خەریکی گەمە و یاری و کارکوشتنی بن یان نێرنە ئەو خولانە بۆی فێر ئادابی گشتی و قورئانی پیرۆز بن